خۆشەویستانم ئەم کاتتان شاد بەخێر بێن بۆ بەرنمەیەکی نوێی ژیانی ژیرانە. بۆ زۆربەی ئەمریکایەکان سەرقاڵکردنی منداڵەکانیان لە وەرزی هاوین سەختە، چونکە چالاکیەکانی هاوین گرانن، بێجگا لە شوێنێک ئەویش کتێبخانەی گشتیە کە چالاکی بە بەلاش بۆ منداڵان پێشکەش دەکەن با بچینە ئەم کتێبخانەیە لە ڤیرجینیا. لەو کتێبخانەیە لە ڤیرجینیا ئێستا کاتی خوێندنەوەی چیرۆکە بە زمانی ئیسپانی. جیوڤانا سوچا کە بە زمانی ئیسپانی لە ماڵەوە لەگەڵ منداڵەکانی قسە دەکات دەڵێت هێنانی منداڵەکانی بۆ ئێرە گرنگە بۆی. دەمەوێت منداڵەکانم زیاتر هەڵسەکەوت بکەن لەگەڵ ئەو منداڵانەی بە ئیسپانی قسە دەکەن. بەڵام ئەو کۆبوونەوەیە تەنها بۆ منداڵانی لاتینی نییە، بەڵکو هەل دەڕەخسێنێ بۆ منداڵانی تریش لە کۆمەلگاکە بۆ ئەوەی زمانێکی تر فێر ببن. ئەمە شوەیەکی ترا بۆ هاتن بۆ کتێبخانەی گشتی لە بوڵڕان لە ویلایەتی ڤیرجینیا. وتەبێژی کتێبخانە نانسی شڵەی دەڵێت هاوین سەرقاڵترین کاتە لە ساڵدا. منداڵی زۆر لێرە هەیە، باوکان و دایکان دێن بۆ ئێرە کتێب بە منداڵەکانیان دەخوێنەوە. لێرە کۆمپیوتەری تایبەت بە منداڵان هەیە بۆ بەکارهێنان. بەرنامەکانی هاوینە بەو شێوەیە دانراون کە منداڵان خۆشی لێ ببینن. بەرنامە و چالاکی تایبەتیش بۆ گەنجان هەیە لە وێنەی خانوچکە دروستکردنی لێگۆ. کورتیس پین یەکێکە لە ناو ئەو سی گەنجانەی کە بەشداربووی ئەو بەرنامەیە. دەڵێت حەز دەکەم یاری بە لێگۆ بکەم، هەوڵ دەدەم ئەوەی بەمێشک نابێت دروستی بکەم. ئیزابێلا هایدن ئەویش بەشداری ئەو بەرنامەیە دەکات. دەڵێت حەزم لێیەتی ئەو هەموو جۆرەیان هەیە و بە بەلاشیشە، بۆیە ئارەزووی لێ دەکەم. مێری تامکنز سەر بە سیستەمی کتێبخانەی گشتی پرنس ویلیام کاونتی دەڵێت بەرنامەدانان بۆ چالاکیەکانی هاوینە لە زووەوە لە مانگی نۆوە دەست پێ دەکات. ئامانجی سەرەکی ئەوەیە منداڵەکان سەرقال بکەین بۆ ئەوەی لە فێربوون بەردەوام بن. بەرنامەکانی خوێندنەوە بۆ هەموو منداڵان ناوبانگی هەیە. هەفتە شوێنی کارداری زیاتر لە $1 ملیۆن بەخشیوە لە داشکاندن لەو خزمەتانەی کە هەیەە بۆ ئەو منداڵانەی کتێبی زیاتر دەخوێنەوە. منداڵەکان سەرقاڵ دەکەن و فێری خوێندنەوەیان دەکەن. ئەگەر کتێبی زیاتر بخوێنەوە ئەوە پاداشت وەردەگرن. نانسی شڵەی دەڵێت خوێندنەوە لە کاتی هاویندا سوودی تریشی هەیە. خاڵی سەرەکی ئەوەیە هانی منداڵان بدەیت لە هاویندا کتێب بخوێنەوە بۆ ڕاگررتنی ئاسی وێژەیی خاو نەبنەوە لە خوێندنەوەی کتێبدا. توێژێنەوەکان نیشان دەدەن لە کاتی هاویندا هەندێک منداڵ کەمتر کتێب دەخوێنەوە. خۆشەویستانم مەلەکردن و یاریکردن لە ناو ئاو لە ناو دەریا و دەریاچە و ڕووبارەکان خۆشە بە تایبەتی لە هاویندا و بە تایبەتیش بۆ منداڵەکان، بەڵام دەبێت ئامۆژگاریان بکەین کە پەیڕەوی ڕێنمایی سەلامەتی بکەن بۆەوەی تووشی ڕووداوی ناخۆش نەبن و هەمیشە دایک و باوکانیش دەبێت چاویان لە منداڵەکان بێت بۆ ئەوەی تووشی ئەم ڕووداوانە نەبن. خۆشەویستانم بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ژیانی ژیرانە. لەبیر نەکەن ئیمێڵم بۆ ڕەوانە بکەن بۆ ناونیشانی NZADA@voanews.com تا جارێکی تر خواتان لەگەڵ.